عەبدوڵڵای کوڕی سەلام یەکێک بۆ لە زانای یەهودیەکان. کاتێ پێغەمبەری خوا هات بۆ مەدینە، یەهودیەکان دژایەتی پێغەمبەریان نەکرد صلی الله عليه وسلم و بەرامبەری پێغەمبەر وەستانەوە. عەبدوڵڵای کوڕی سەلام ئەڵێ منیش وەکو ئەو خەڵکە یەکێک بۆ لە زانای یەهودیەکان چوون بزانە ئەمە چی، ئەم پیاوە چی ئاپێ، ڕاستەکات درۆکە. ئەڵێ واللهی هەر بینیم دەمچاویم بینی زانیم ئەم پیاوە پیاوێکی درۆزن نییە، هەر دەمچاویم بینی زانیم ئەم پیاوە پیاوێکی درۆزن نییە و ئەم دەمچاوی درۆزن نییە. و بە تایبەتی کاتێک گوێم لێ بوو نەسیحەتی خەڵکیە کرد، ئەی فەرموو ئەفشوا السەلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام. لكاتيكا بيشوي ببيت مسلمان أم حديثي لبيغمر لبركردوه بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمويتي دیارە هەر یەکەم جا گەیشتۆتە مەدینە ئەمەی فەرمووە خەڵکینە سەلام لە ناو خۆتانە بڵاوکەنەوە، خەڵکینە خواردن بن لێ قەوماو تێتە بانتانە، خەڵک دێتە سەرتانە خواردن بدەن بە خەڵکی و سڵەی ڕەحم و پەیوەندی خزمایەتی بەجێبێنن و نوێژ بکەن بە شەوان لە کاتێکا کە خەڵکی خەوتووە، ئەو کاتە ئەچنە بەهەشتەوە بە سەلامەتی. چوار صفەت زۆر مهم. سەلام بڵاوکردنەوە لە نێوانی خەڵکیە، ناندان و پاشان پەیوەندی خزمایەتی پتەو بکەی. پەیوەندی خزمایەتی چەند جارێ عەرزم کردن ئەوەیە کە حەق خەڵک نەخۆی، مافی خزمەکانت نەخۆی، تعدایان لێ نەکەی، زوڵمیان لێ نەکەی، دڵیان ڕازیکەی، نەهاتن بۆ لات بچی بۆ لایان، و ئەگەر غەیبەتیان کرا دیفاعیان لێ بکەی بەقەدەر توانە، بەقەدەری توانە تۆ باش بڵاوکەرەوە. حەقت لەو نەبێ تۆ هەر باشە بکە، هەر باشە لەوە دوعایش پەشیمانە بێتەوە. و پاشان شەو نوێژی بکەن، چونکە شەو نوێژی یارمەتی دەرە بۆ هەموو چاکەیەک. براینە هەر کەسێکتان ئەگەر ئەتانەوێ ئەو ڕۆژەتانە کامل چاکە بێ و دوور بێ لە خراپە، شەوەکەی شەو نوێژی بکەن، بەیانەکەی ئاسارەکەی بینن. شەو نوێژی کە بەیانی ئەی بینی چی پیاوێکی، هەر کەسی ئەمانە بکە ئەچێتە بەهەشتەوە بە سەلامەتی. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء